لە هەنگاوێکی نامۆدا و دوای 3 ساڵ توێژینەوەی بەردەوام گەنجێکی تورکیایی سەرکەوتوو بوو لە دامەزراندنی دەستگایەکی تایبەت بە بەرهەمێنانی ژەهری دووپشک و ئێستا وەک پرۆژەیەکی بازرگانی بەکاری دێنێت. هاکان ئۆرەنی 28 ساڵ لە بواری بازرگانی بەرهەمە پزیشکیەکاندا کار دەکات. دوای ئەوەی تێبینی چەند دووپشکێک لە کێڵگەی ماڵەکەیدا دەکات کە دەکەوێتە شارۆچکەی قوش ئاداسی لە پارێزگای ئایدین لە ڕۆژاوای تورکیا تا مەزرۆیی بۆ پرسیارکردن لە ئاستی ژەهراوی بوونیان و سروشت و تایبەتمەندیان بۆ دروست دەبێت و کاری لەسەر دەکات. Şu anda talep çok fazla ama هەرگیز بەبیرمدا نەهاتووە ڕۆژێک لە بوارێکی وادا کار بکەم. سەرەتا لە لێکۆڵینەوە لە توانای بەرگەکردنی دووپشک دەستم پێکرد. شوێنێکی بچووکم لە نێو ئۆفیسەکەدا بۆ 3 تا 5 دووپشک دروست کرد و حەزم کرد شوێنێکی نیشتەجێبوونی هاوشێوەی سروشتەکەیان بۆ دروست بکەم. هاکان بڕیار دەدات توێژینەوەکانی بۆ پرۆژەیەکی بازرگانی بگۆڕێت و دوای گرتنەبەری هەنگاوە یاساییەکان لە هەمان کێڵگەدا دامەزراوەیەکی بەڕووبەری 500 مەتر چوارگۆشە بنیات ناو لە ئێستادا 850 دووپشکی زیندوو لە خۆ دەگرێت و کرمی زیندویان وەک خۆراک پێدەدرێت. بەر لەوەی بڕیاری کۆتایی بدەم توێژینەوەم لەسەر تەواوی سووڕی ژیانی دووپشکەکان کردووە. ئێستا 850 دووپشک لە دامەزراوەکەدا هەیە. هەوڵ دەدەین پلەی گەرما لە نێوان 25 بۆ 30 پلە بپارێزین و ئاستی شێ لە نێوان 65 بۆ 75 لە سەد بێت. بۆ ئەوەی بەرکەوتنی ڕاستەوخۆشمان لەگەڵیان نەبێت بە شیشێکی 30 سانتیمەتری خواردن و ئاویان پێدەدەین. ئەو گەنجە دوای شارەزابوون لە شێوازی دەرهێنانی ژەهرەکە هەستا بە دەرهێنانی نزیکەی 1 گرام ژەهر لە 450 دووپشک و لە لولەیەکی تایبەتدا کۆی کردەوە و بۆ هێشتنەوەی کوالێتیەکەیشی لە پلەی گەرمی 45 پلەی ژێر 0 دەپارێزرێت. دووپشکەکانیش لە ژینگەیەکی تاقیگەیی ورد و لە 30 پلەی سەدی بەخێو دەکرێن و کرمی زیندویان دەرخوار دەدرێت. مانگانە جارێک ژەهر لە دووپشکەکان دەردەکەین، ئەوەش بە لێدانی تەزوویەکی کارەبای سووک لە کلکیان. ئەوەش وا دەکات ژەهرەکە بکەینە لولەیەکی تایبەتەوە بۆ هەر دووپشکێکیش 1 خولەکی پێویستە. پرۆژەکەی هاکان ئۆرەن لە بازاڕە جیهانیەکان بە تایبەت لە سویسرا و ئەڵمانیاوە خواستی لەسەرە و لە پیشەسازی جوانکاریدا بەکار دەهێنرێت. بەڵام بەهۆی سەرەتاییبوونی پرۆژەکەوە ناتوانرێت بەپێی پێویست وەڵامی خواستەکان بداتەوە. دەردراوی دووپشک مادەیەکی ژەهراویە. دووپشک بۆ کوشتنی نێچیرەکانی یاخود بەرگری بەکاری دەهێنێت و لە ژمارەیەک مادەی کیمیایی پێک دێت کە زۆرینیان پرۆتینی ژەهراوین. کاتێکیش دەچێتە نێو لەشی مرۆڤەوە لە ڕێگەی خوێنەوە بڵاو دەبێتەوە و چەندین نیشانی لە پێست و دەمار و هەناسەدان و فشاری خوێن و لێدانی دڵ لێ دەکەوێتەوە و هەندێک جاریش مرۆڤەکە دەکوژێت.